ئەم غەڵەتە کافیە بەوەی خوای پەروەردگار لەبان نوێژە تەماشات نەکەن. پێغەمبەرمان صلی الله علیه و سلم فەرمیێ کابرایەک 6 ساڵ نوێژی کرد خوای گەورە نوێژێکی لێ قبوڵ نەکرد. بۆ لەبەرەوەی ڕکوعیە بر بەس ڕکوعەکەی تەواو نەو، سوجدەیە بر سوجدەکەی تەواو نەو. دوو ڕوکنی ئەساسی هەیە لە کاتی ڕکوعە، دەست با بە ئەژنۆکانت بێ و بشتشت با ڕێکوێ. دایکمان عایشە فەرمێت پێغەمبەرمان صلی الله علیه و سلم کاتێ نوێژێ کرد ئەگەر ئاوت بخستە سەر پشتی ڕاوەسە بە پێی توانە پشتت چەندێک ئەچەمێت و بیچەمێنەوە ئاوە ڕێکی بکە لەگەڵ حەنای لەگەڵ سەرتە ئەڕۆیتە سوجدە. تۆ سوجدە سەڵاح لە سوجدەیە پێغەمبەرمان صلی الله علیه و سلم فەرمێت سوجدەی تەواو ئەوەیە 7 ئەندام لە زەوی بێ. یەکەمیان توێڵ لەگەڵ لوتە دەست هەردوو دەست ئەمە 3 دوو ئەژنۆکەت ئەمە 5 هەردوو سەرەپیەکانت ئاوای چەقێنیتە زەوی ئەمە کرێ چەندێ ئەمە کرێ 7. لە سوجدەیە ئەمەیە ئەمە بۆ بخەیتە زەوی ئاوای لێ بکەیتە بیکەیتە 9 ئەو سوجدە تەواو نییە. لە سوجدەیە خۆت گرمۆڵە مەکە ئاوا مەکەرە پشتت ڕێک نەوێ ئەمەش بە هەمان شێواز زۆر غەڵەتە. لە سوجدەیە لوت و بەرز مەکەرەوە ئاوا لوتت نەنەیتە زەوی ئاوا نوێشکەی ئاوا ئەوە نە پشتت ڕێکە لوتشت پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمودەی تایبەتی لەسەر هاتووە ئیشارەی کردووە بینڕێتە زەوی. نوێژەکانتان بە تەواوی و بە جوانی بکەن بۆی خوای پەروەردگار لێتانی قبوڵکە. ڕکوع و سجود دوو ڕوکنی ئەساسین لە ناو نوێژە بۆیە تەئسیرەکەن لەسەر نوێژەکەت. ئەگەر بێت و بە جوانی ڕکوع نەبەی یا وەکو سوجدە نەبەی دوایی گلەیی لە کەس مەکەن.